ئەمڕۆ وادەی چاوپێکەوتنێکی 1964 بوو لەگەڵ نەرمین قادر، بەڵام بەداخەوە مەرگ ڕێگەی نەدا. هەر ئەمڕۆ لە کەورگۆسک هاوڵاتیان ڕێگەیەکی سەرەکیان داخست، داوایان لەو کۆمپانیانەی سنوورەکەیان کرد منداڵەکانیان لە سەرکاردا بمەزرێنن. سڵاتان لێبێت. نەرمین قادر ژنە تاقانەکەی بەرنامە لە ڕۆژێکدا کە قەرار بوو 1964 چاوپێکەوتنی لەگەڵدا بکات بە خاک سپێردرا. پێش بەڕێکردنی تەرمی هونەرمەند نەرمین قادر بۆ گۆڕستان لۆلان ئازادی کچی بە قورجی پڕگریانەوە لە ناو مزگەوت قسەی بۆ 1964 کردوتی هەرچەندە بڕیار بوو ئەمڕۆ بێنە ماڵەوە، بەڵام مەرگ مەودای نەدا و دیدارەک هەمان لێرە بوو. دوو ڤیدیۆی تایبەتی دایکیشی بۆ 1964 ناردووە و دەڵێت حەزەکەم لای ئێوە بڵاو بێتەوە چونکە زۆر بەخەم دایکمەوە بوون. لە سەر قەبرانیش چەند هونەرمەندێکی هاوڕێی ئاو و حەسرەتیان بۆ ژیانی پڕمەینەتی خۆیان و نەرمین قادر هەڵکێشا و لەوانەش ڕێبوار ڕەحیم وتی 2000 هەفتەی پێش و سەردانم کرد، زۆر بێتاقەت بوو، پێیوتم ئەگەر 12 ملیۆنی دیکەم دەستکەوێ ئەمەلیاتی جگەرەکەمەکەم. بایکۆت و هەڵبژاردن و سەرژمێری زەرەریان لە خاوەن حانوتی ناو قوتابخانەکانی سلەیمانی داوە، ئەوانیش داوای قەرەبووکردنەوە ئەکەن. ئەمڕۆ ژمارەیەکیان لە بەردەم بینای پەروەردەی سلەیمانی گرت بوونەوە و ئەژی یوسف کە نوێنەری فرۆشگای قوتابخانەکانە بە 1964 برد پارساڵ زەرەری زۆرمان کرد. ئێستا ئەنجومەنی وەزیران بڕگارێکی دەرکردبوو بۆ ساڵی نوێ کە کرێی 100% لە خاوەن حانوتەکان وەربگیرێت. باسی قەرەبووی نەکردووە. لە کاتێکدا پارساڵ دەبوو 140 ڕۆژ حانوتەکان بکەینەوە، بەڵام بەهۆی هەڵبژاردن و بایکۆت و سەرژمێریەوە تەنیا توانیمان 60 ڕۆژ کارمان بکەین. کرێی تەواویشمانەدا. بە قسەی ئەژی یوسف هیچیان لەو زەرەرە بێبەش نەبوونە و زیانەکانیشیان سەرووی ملیارێک و نیو دەبێت. هەر لە سلێمانی گردبوونەوە نەبوو. لە هەولێریش دانیشتوانی گوندی کەورگۆسک دژی دامەزراندنی ڕۆڵەکانیان لە پرۆژە و کارگەکانی سنوورەکەیان بەژن و پیاوە هاتنە سەرجادە و ڕێگەی خەبات بۆ کەورگۆسکیان بۆ چەند کات ژمێرێک داخست. فائیزە سەیفەدین بە 1964 ود تەمەشای خەڵکەکەم زگم بەخۆم ئەسووتێتەوە، چوار دەورم هەمووی دامەزراندرایە، بەس کوڕەکەی من ماوە وەری بگرن. لێرە مەعمەل شیش و مەسفا هەیە بۆ کوڕەکەم ڕۆژانە بۆ ئەمەلایەتی بچێتە هەولێر و بێتەوە. وەک دەڵێن نزیکەی 300 گەنج بێ ئیش و کار و لە وەزعێکی خراپدا ئەژین، بۆیە تا ڕۆژی یەکشەممە مۆڵەتیان بە کاربەدەستان داوا چارەیەکیان بۆ بدۆزنەوە، ئەگەرنا جارێکی دیکەش دێنەوە سەرجادا. چیتر ترستان لەو گڵۆپە سوورەی سەرسویس پلاکەکانتان نەبێ و هیچ کارەبایەک سەرف ناکەن ئەگەر ئامێرێکی پێوە نەبێت. پەیامنێری 1964 چوەلای ئەندازیار ئەحمەد شاکر پسپۆری بواری کارەبا، ئەو دەڵێ ئەو گڵۆپە سوورە تەنیا وەک ئاماژەیەک لە ناو سویس پلاک دانراوە، کارەبا سەرف ناکات و تەنیا ئاگادارت ئەکاتەوە کە کارکردنی سویس پلاکەکەیە. دەربارەی شەحنی موبایلی شوتی شەحنەکە بە موبایلەوە نەبێ هیچ کارەبایەک سەرف ناکات، بەڵام وایەر شەحنی عادی زۆر دەور ئەجێڕێ. ئەگەر موبایلەکەت بە وایاری ئەسڵی شەحن بکەی کارەبای کەمتر سەرفەکات و مانگانە ناگاتە 1000 دیناریش. تەنانەت ئەگەر لە ڕۆژێکدا 3 کاتژمێریش موبایلەکەت شەحن بکەی. باسی تەماتەیەکی بەناوبانجی هەرێمی کوردستانتان بۆ ئەەکەم کە ماوەی 200 ساڵە لە گوندێکی سنووری گەرمیان کاری چاندنی بۆ ئەکرێت. ئەوە جۆری تەماتەکەیە لە گوندی فەقێ مستەفا. تەمان گوندی فەقێ مستەفا سەر بە ناحیەی سنگاوە، سەر بە قەزای چەمچەماڵ ماوەی 200 ساڵە ئەڵێ لەوەتەی ئەو گوندە دروست کراوە کە ماوەی ئەڵێ زیاتر لە 200 ساڵ ئەبێ بابەتی کوشت و کاڵی تێدا بەردەوام بۆ لەوانەش ئەو تەماتەیە. تەماتەکەیان بەناوبانگە ئەندازیارێکی کوشت و کاڵی ئەڕێ هەم بەهۆی ڕەنگەکەیەوە هەم بەهۆی تامەکەیەوە یەکێکە لەو تەماتانەی کە ئێستاش لە بازاڕەکان نرخی دانەبەزیوە کە ئەڵێ نرخەکەی لە 750 بۆ 1000 دینارە، لە کاتێکدا تەماتەکانی دیکە چ ئەوەی ناوخۆی هەرێم یاخود ئەوەی دەرەوە بێ چیلۆی ناگاتە 750
دینار یەکێک لە هۆکارانەی کە هانی جوتیارانی ئەو گوندەی داوە بۆ ئەوی بە بەردەوامی کاری کشت و کاڵی بە تایبەتیش تەماتەکەیان بکەن ئەوێ کە ڕووباری باسەڕەی بە تەنشدا تێئەپەڕێ ئەمە هۆکارێکی گرنگە بۆ ئەوان ئەو ئەندازیارە کشت و کاڵیە داوارە زوتیاران ئەکات تۆوی ئەو تەماتە بەناوبانگەی گوندی فەقێ مستەفا بپارێزن بۆ ئەوەی بە بەردەوامی بمێنێتەوە و ئەوانش بتوانن بە بەردەوامی بەرهەمی بهێنن هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.